دەکەوێت بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سلااف گەلی گۆهدار و بینەرێن دەنگی ئەمریکا مە پێخۆشە جارێکە دی دگەهینەیەک دە بەرنامە ئەم و سیاسەتدا. ڕاوەرگرتنە حکومەتە ئەمریکیان و دیاردەکەتن کو بۆ شاتیا دنێڤبەرە دەوڵەمەندین ئەمریکا کو یەک ژ سادێنە و خەلکی دی ئەمریکا چەند تێت و فرح دەبتن. ڕاوەرگرتنە ئۆفیسا بودجێ لە کۆنگرسی ئەمریکی گەشتیەوەی ئەنجامی کو دەوڵەمەندین وڵاتی داهاتیوان 275 سادێ بلندتر بووە بەرامبەر داهاتی خەلکی دیک و پتر چینا ناوینن کو سی ساڵن بۆری بتنێ 40 سادێ زیێدە بووە. سەرۆک باراک ئۆباما لە سێ شەم وا بۆری دەگوتارا خۆداش بۆ ڕەوشا نیشتیمانی لە کۆنگرسێ سەنگی و ڕۆناهی خستە سەر وێ بۆشاتی و فەرقا دنێڤەرە دەوڵەمەند و هەژاراندا. شارەزایەن ئابووری کۆکن لەسەر فرەهیا بۆشاتیە دنێڤبەرە دەوڵەمەند و خەلکی دیدا لە ئەمریکا و دبێژن نیشانین کو ئەو ڕەوش لە دەمێکی زوو باشتر ببە. دیارە سەرۆک ئۆباما پیلانên ئابووری هەنا ئێک جوان پێنگاوە بلندکردنا ئاستێ کریا کارمەند و کارکەرانە کو دەمژمێرەکی کێمتر ji $10 و 10 سنتان وەرنەگرن. دە بەرنامە ئیرۆیە ئەم و سیاسەدا ئەم میڤانداریە برێز ئازاد زەندی دکەین ji بۆ شرۆڤەکردنا هەنێک لایەنین ئابووری لە ئەمریکا و هەروەسا ڕەوشە ئابووریە کوردانژی هەم لە ئەمریکا و هەم ڕەوشە سیاسی لە هەریما یان لە کوردستانیشی. کاک ئازاد زۆر بەخێر بی. زۆر سپاس دەکەم. جاری ئێمە باسی باری ئابووری لە ئەمریکا دەکەین چەند ساڵێکە باری ئابووری لە ئەمریکا لە وڵاتانی دیکەی جیهان تا ڕادەیەک خراپ بووە بەڵام ماوەیەکە بەرەو باشتر دەڕواتن بازارەکان جوولانەوە نیشانەی ئەوەیەکە ئابووری باشتر دەکەن. سەرۆک ئۆباماش دەیەوێت ئەو بۆشاتی نێوان دەوڵەمەندەکان و هەژارەکانیان چینی ناوەندا کەم بکاتەوە چونکە خۆ دەزانێت چەند چینی ناوەند دەوڵەمەند بیان باری ئابووری چینی ناوەند باش بێ چەند وڵاتێک کۆمەلگایەک بەرەو پێشەوە دەشتن. شیانی ئەوە هەیە ئۆباما ئەم سیاسەتەی سەر بکەوێ یان پەسەند بکری لای کۆنگرسەوە بەتایبەت ئێستا کۆماریەکان کۆنتڕۆلی نوێنەران دەکەن. بسم الله الرحمن الرحیم. سلام علیکم. زۆر سپاس من تا دعوت کرد. ئەم قضیەی نابەرابەری اقتصادی لە ئەمریکا هەمیشە حزبی دموکرات لە دوای ئەمە بووە. ئەمە پێڵن opportunity for all. حزب جمهوری لە یالی تر ئەڵێن opportunity for all. یعنی ئەمە فەرقەکە ئەڵێت ئێمە نابێ فەرق بکەین جمهوریەکان ئەڵێن نابێ فەرق بکەین بێن پارەدار و بێن فەقیر. حزب دموکرات ئەڵێن ئێمە بێ احتیمام بدەینە طبقەی میدل کلاس یعنی چینی چینی ناون ئەمە هینەکە. ئێستا سەرۆک ئۆباما احتیمال هەیە نەجاح بێنێ لەم شتە لە کۆنگرس. بەڕای من احتیمالی زۆر کەمە لەبەر خاترەوە اختلاف سیاسی و ئایدیۆلۆژی لە کۆنگرس زۆر زیادە. یعنی بەسەکە ئەگەر نەیتوانێت سەر بکەوێت لەم سیاسەتدا هۆیەکەی سیاسیە لەبەرەوەی کۆماریەکان دژی سیاسەتەکانی ئەوەن یان بە باوەڕی تۆکە ئەم پلانە ئابووریە یان ئەم نەخشە ئابووری ئۆباما سەرکەوتوو نابێ یان گومانیتیا هەیە سەر بکەوێت. لای من شتەکە زیاتر سیاسیە و قضیەکەی ئایدیۆلۆژیە. ئۆباما ئەڵێت ئێمە ئەبێت ئەو گاپە کە هەیە لە بێن پارەدار و بێن فەقیر کەمی بکەین. مثال بێنین سەرجەنابەت وتت لە ساڵ 2007 آخر 2007 ڕەسەشن دەستی پێکرد کە اقتصاد ئەمریکا بەرەو خوارچوو بەڵێ. ئێستا لە دوای 2008 لە گشتی خراپتر بوو بێکاری گەیە تقریبا لە 110. ئێستا بێکاری هاتیە خوار وەزعەکە باشتر بوو بێکاری چەنە 6.7 یعنی 6.7 ئێستا یعنی زۆر باش بوو. بەڵام تەماشاکەی ئەڵێت ئەوانە کە پارەدارن لە ئەمریکا لە ساڵ 2007 یا 2008 تا ئێستا ئینکەمیان لە 130 زیاد بووە یعنی دەرامەتیان لە 130 زیاد بووە بەڵام فەقیرەکان لە 100 لە یەکش کەمتر یعنی 0.5 ئەمە زۆر یەک فەرقێکە زۆر گەورە. لەبەر خاطر ئەمە سەرۆک ئۆباما حەزەکات چەند شێوەیەکی هەیە ئەم گاپە ئەم فەرقە کەمی کات. بێجگەلەوەی بەرزکردنی
ئاستی نزمی ئەوەی کە لە سعاتی کە کارمەندێک چۆن وەرەگرێ هەیە $7.5 تا $8 بەڵام ئۆباما دەیەوێ لە $10 کەمتر نەبێ. ئەمە یەکێک ئەمە یەکی لەوانەیە بەڵام میستر ئۆباما ئەتوانێ بە executive order ئەی کاراکە بوو هەموو federal contractors ئەوانە کە بوو لەگەڵ حکومەت فدرال ئیشەکەن ئەو ئەبێت لە $10 کەمتر نەبێت. دەتوانێت بە فەرمانی ئەتوانێت بە یەک فەرمانی بەڵێ ئەتوانێت بە یەک فەرمان بێ موافقەی کۆنگرس. ئەمە کۆماریەکان دەڵێن ئەگەر هات و ئەمە کرا کاریگەری خراپی ئەبێ لەسەر بزنسەکان یعنی بزنس ئەوە دەکەن لە لایەکی ترەوە ئۆباما خۆت ئەگەر بیر بێتەوە جێ لە وتارەکەی گرد ئەوەی سێشەمە ڕابردووە کە دوو نمونەی هێنا یەکی کاسکۆ یەکێکیش کارمەند کابرایەکی خاوەنی مەطعمێکی پیتزا دەڵێ کە کارمەندەکان پارەی زیاد وەرەگرن ئیشی باشتر دەکەن ئیشی باشتر دەکەن ڕاستە ئەمە مەشتێکی ڕاستە نە ئەم قسە ڕاست ئەم لە ناحیە علمی تقریبا 40-50 ساڵە يعني اثبات کریایە تجارب کریاە پارەی زیاتر بدەیت شخصەکە باشتر ئیشت بۆ کات يعني قەیناکە باشی شەکە بەڵام زیات قازانجەکەی زیاتر لەوەی کە پارێکە زیاد قانجازەکەیشی بەڵێ هیچ دلیلێک اقتصادیک نییە کە قانجازەکەی کەم بێت چۆن قانجازەکە چۆن زیادە بێت پرۆدەکتیڤیتیت زیادە بێت يعني ئەو شخصە کە جاران ئیشێکری ئیش زیاترت بۆ کات هەر بە کەمێ پارێ زیاتر پرۆدەکتیڤیتی شتە سەرە و قانجاز شەریکە تەئثیرێکی نابێ لە سەریە احتیمال وەکو کاسکۆیەکی لە باشترین شەریکاتە بەڵێ کارمەندەکانش منیان دەناسم چەند کەسێکی ناسیاری خۆمان بەڕاستی ماندوو دەبن مادووبوونیی زۆری تیا ینی کە کەسێک ینی احتیمالە کە کەسێکی وەکو بڵێ بە قەوەتەوە نەبێ لە ڕووی بەڵام ڕاستی ڕوو لەشەوە تەحملی ئەو ئیشە ناکە ئیشێکی زۆر قورسە ئیشێکی قورسە بەڵام پارەی باشیان پێدەن بنفیتیان باشێ شەریکات هەیە ئێستا نازانم ناویان بێنم یان نێرم مثلا وەکو واڵمارت ڕۆیتە ینی مۆزەفان ئەدوێنی تااقەت ئیشی نییە قساکەی لەگەڵ تەمکن جوابش نەدە پارەی کەم وەرەگرێت ئەمە لەم ناحیە ینی نیشاندا پارە بدەیت قانجازەکەی زەرار ئازاد گەڵی سوپاس بۆ ئەم شیکردنەوەی لە مەسلەی کە ئەو گاپیان بۆ شایەتی لە نێوان دەوڵەمەندووانە بەڵام دەمی بێمە سەر مەسلێکی ترکە لە ئەمریکا و زیاتر دیارە لە وڵاتانی وەکو بڵین سەرمایه‌داریش هەیە ئەویش قازانج وەرگرتن لەسەر قەرزەکان قەرزێک بانکێک یان کەمپانیەک یان حکوومەت حتا قەرزت پێ ئەدا بەڵام بەرامبەر بەوە قازانج وەرەگرێ لەسەر ئەو قەرزانە ئەمە بۆ کڕینی خانووکە ئێمە شارەزاین لەوەدا کە خانووکڕین یەکێک لەو وانەیە کە ئێمە هەست پێ دەکەین دەبین ڕەنگە لە کەمپانی و لە شتانەشتی تریان هەبێ بەڵام ئێمە باسی بۆ خانوو بکەین ئەم کڕینی ئەم ڕێژەیە چەند کەم بێ هەڵبەتە لە قازانجی خەڵکدایە بەڵام بۆ بەرز دەبتەوە بۆ بەرزێت بێت دوو دلیلی هەیە ئەگەر اقتصادی وڵاتێک بێتە خوار وەکو مەسەڵەن بڵێن 2007 پێڵەن ڕەسیشن بە ئینگلیزی یەکێ لەو ڕێگانە کە حکومەت مقابلا کە بە ڕەسیشن ئینترست ڕیت کەمەکات ئینترست ڕیت یعنی چی کەمەکات یعنی ئەو پارە تۆ لە جیاوە دای بنیت لە بانک بڕۆ خەرجیکە حکومەت دەبێت خەڵک پارە خەرج بکە هەروە اقتصادەکە پێڵەن stimulate the economy بەهێز دەکات ئەگەر بڕۆتە سەرەوە ئەو وەختە چیەکەی تۆ یان من پارەکە خەرج ناکەین ئەڕۆی خەینە بانکەی ئەو وەختە اقتصاد سلۆدان ئەوە کەی ئەوە لەو کاتێکی بێت بە گەرانی حکومت ئەو کاتە ئەی کاراکات ئینترست ڕیت زیاد دەکات بەڵام لە بیرمان دێتەوە چەند ساڵێکە کە بەرنامەی ئۆبامەکە بۆش دەستی پێکرد بەڵام لە کاتی هاتنی ئۆباما لە ساڵی یەکەمە ئەوە کا دەست پێکرد کە پارەیەکی زۆر لە کۆنگرس لە خەزینەی ئەمریکی وەرگیرا 780 بلیۆن دۆلاریان بە بانک و شەریکەکان درا بوو ئەوەی ئەو قازانجا لەسەر قەرزەکانە کەمکەنەوە یعنی ئەمە لەسەر حکوومەت دەکەوێت یعنی ئەمە پارەی نەوەکانی داهاتوو نیشتیمانە ئەمە مشکلێک نییە ئەمە شتێکە پێڵن نەشنال دێت نەشنال دێت یەک مشکلەی کە پێژن قەرزی نیشتیمانی لۆنگ تەرم ئیستا شەرت نییە هەیستا حەلی بکەیت کاکە ئیستەنە 10 ساڵتر 20 ساڵتر ئەیە مشکلێک نییە بەڵام مشکلەی گەورە چییە کە بێکاری بێت تو ئەگەر بتوانانی بۆ 700 ملیۆنە خەڵک بێکار نەبێت یا بۆ 700 ملیۆنە کە بەڕاستی زۆر باش بوو دەستی خۆش سەرۆکەوامە ئەو کارەی کرد یا پێشەوە سەرۆک بۆش ئەو کارەی کرد ملیۆنها شخص بێکار نەبوون و ملیۆنها شخص يمكن ئیشیان پێیا کرد ئۆکەی ئەمە بێ بە نەشنال دێت ڕاستەکە بێتە قەرزێکە بوو ئێمە نابوو مناڵەکانمان بەڵام ئێ لۆنگ تەرمە لە ئەگەر خەڵک ئیش بکات خەڵک تەکس بدات ئەو پارەکەش نەشنال دێتەکە زووتەرەی دەیت
اما فرقك يعني لناحيه هم ايديولوجيه هم اقتصاديه. ريبابليكان جمهوري كان لنا اما ابيت اي مشكله يستحلي بكين نابي بيلين بو نسل آینده. ديمقراط لنا يستبيل اما حل بيكاري بكين وقت بيكاري كب توابو تاكس زياتر من بوتي انكم زياترتي او المشكله خويش حل بيت. كاك ازاد زور باسكري كدرين امريكا قرزاري تشينا. بله. چین پاری زوری لأمریکا و سرمایه‌داری چین لأمریکا. ئەمریکا شێکی ژمارەیەکە لە ئابووری جیهانە کە قەرزاری چینی بێ. یعنی چی؟ دەتوانی شیکردنەوەیەکمان بدەیت من خۆم تێناگەمەوە بۆ ئەمریکا قەرزاری چین بێ. ئەمە زۆر ئاسانە. ئێستا جەنابەت وتت وەختە خەڵک حکومەت ئەمریکا پارە خاتە بازار. يعني چی پارە کاتە بازار؟ يعني ئەوراق هەیە سەنەد پێژن باند 30 ساڵ باند هەیە 10 ساڵ باند هەیە 3 مانگی هەیە 1 ساڵیش هەیە. ئەم باندە چیە کات؟ چین کە وڵاتێکە دەوڵەمەندە لە چین فەقیرتر بەنگلادێشش ئەتیە پارەکە لە جاو لە وڵات خۆی خەرجی بکات ئەتیە لە ئەمریکا قەرز دەداتە حکومەتی ئەمریکا. بەنگلادێش وڵاتی فەقیرەکان چاینەکە بەڵێ یابان بەڵێ زۆر قەرزیان هەیە. ئەمانە چی ئەڵێن؟ ئەیانە ئەڵێن قەرز وەرەگرن. یعنی چی قەرز وەرەگرن؟ یعنی باندی حکومەتی ئەمریکا ئەکڕن باندی 30 ساڵ. بەرامبەر بە چی؟ ئەوانە چی قانجازەکەن لە 4 و 5 ئینترستی هەیە. ئەمریکیەکان پێ ئەم ئەمریکان پێدەن و ئەمریکاش پارەکەت مەضمونە. باشە ئەمە چی پێڵن دەخیلگار؟ ئەمە پێڵن the full faith and credit of the United States. full faith and credit. وقت ئەمریکا وەکو تاجرێکە زۆر باش لە بازار یعنی سیقە پێکراوە تاجرێکی لە بازار ئەمە 30 ساڵە خەڵک قەرزت پێدات ئەڵێ ئەمە پارەکەمان ئەدات سقەی هەیە بە حکومەتی ئەمریکا. ئەسا حکومەت ئەرجنتین وان نییە. حکومەت ئەرجنتین پێش 10 ساڵ یا 15 ساڵ قەرزی بوو قەرزەکانی نەدا. ئەمریکای کارە ناکات. ئەندی وڵاتانی عەرەبیش کە ڕژیمەکانیان دەگۆڕن دەرێ حەقمان بەسەر قەرزەکان ئەم کابرا قەرزی کردووە بۆ شەڕ و بۆ کوشتن و دوای حەقمان چییە؟ باندی ئەمریکا نا باندی ئەمریکا لە 100% ئەمێنێت هەموو وڵاتەکان دنیا لە خوایان گەرە باندی ئەمریکا بکرن. لەبەر خاطرە حکومەتی چین چیەکات ئەتێت وەقەی وابزانم 1 تریلیۆن دلار قەرزی لای ئەمریکای 1 تریلیۆن دلار یعنی 1000 بلیۆن. ژمارەیەکی زۆر گەورە و قازانش لەسەرش زۆر گەورە. بەڵام ئەمە کەمپانیەکانن لەسەر حکوومەتە لەسەر چیە؟ ئەم قازانش لەسەر قەرزەکە کە ئەمریکیەکان بە چین ئەدەن لە حسابی چییە؟ لە حسابی خۆمانە، لە حسابی حکوومەتە، لە حسابی کەمپانیەکانە وچن؟ ئاخری حسابی خۆمانە. لأنه هەرچی پارە هەیە حکومەتی ئەمریکا پارەی لەکوێنێ؟ حکومەت ئەمریکا وەکو عێراق نییە پارەی نەفتی بێت. حکومەت ئەمریکا پارەی لە تەکسە. ئەو پارەکە بێ بیدەی بە چاینە بە ئینترست بێ لە تەکسەکەت بێت. هەر ئاخری ئەگەڕێتەوە بۆ مەردم. بەڵام چی ئەمە لۆنگ تەرم ئەیە هینەکە 30 ساڵە لۆنگ تەرمت هەیە. ئێستا ئەگەر بتوانی بەو 30 ساڵە ئیش بکەیت بەو 30 ساڵە خەڵک ئیش بکات مشکلێک چیە کاکە 4% دەدەین بە چاینە. ئەمە یعنی لە ناحیە علمی 100% شەکیتیان نییە شتەکەی باشە. یەکێک دووهمەن اقتصاد ئەمریکا لەسەر چییە؟ لە 170 لە اقتصاد ئەمریکا ها لەسەر پێڵێن کنسیومەر سپندینگ خەرجکردنی خەڵکڕینی ناو بازار جوڵانەوەی بازار. ئەگەر خەڵک نەجوڵێت اقتصاد ئەمریکا تێکەچێت. باشە سەرۆک ئۆباما داوا دەکە کە ئاستی قەرزەکانە بەرز بکرێتەوە. یعنی زیاتر قەرزکە زیاتر لە چین و لە ئەو گوتی بەنگلادێشیش. بەنگلادێش معروفە. بەڵێ ئەمە سیاسەتی کۆماریەکان کە لەگەڵانین پێیان ناخۆشە دەڵێن خراپە نابێت. بەخوا ئەمە تقریبان لە پێش سەرۆک کلنتن یعنی ئەمە 20 ساڵە زیاتر ئەمە سیاسی ئەمریکای اقتصادی ها لەسەر قەرز لەسەر قەرز. ئۆکەی یعنی ئێستا باسمان کردنەوە ئێمە تێبگەین إنه اقتصاد ئەمریکا چۆنە تێگەین ئەم قەرزە بۆ چییە؟ لە 170 لە اقتصاد ئەمریکا خەڵک خەرج کات. بەڵێ کاک ئازاد قەیناکە بەڵام بەڕاوردێک بکەین مەسەن بۆ نمونە ئەگەر کابرایەک قەیناکە با بزنسمانش بێ ئیشێکی هەبێ خاوەن بزنسێک بێ لە هەر شوێنێکە کە قەرز بکە و قەرز بکە ڕۆژی قەرزەکان ناتوانێت بیدە و ئەوە دەبێت بانک ڕاپسی دەبێت کە هیچی بۆی نامێت. ناوانە ئەمە چیەکەیت؟ ئەمە اقتصاد تۆ ئێستاکە لە 170 اقتصاد ئەمریکا لەسەر ئەمەیە چیەکە ئەبێ کەم خۆت دوور بکەیت لە اقتصادی کۆنسیومەر نزیک بکەیت باڵانسی بکەیت چۆن بکەیت لەگەڵ اقتصادی صادرات یعنی ئەکسپۆرت. ئەمە ئێستا اقتصاد ئەمریکا فرۆشتنی اقتصاد ئەمریکا لە چییە؟ لە 114 ئەکسپۆرتە. ئەمە کەمە زۆر کەمە. سەرۆکە بەمە هەمیشە داوای کردی ئەنه هەدەف من ئەیوت وابزان پێش چەند ساڵێک
هم لستيت اوف يونيون ادرس وتي هدف من اوسط دو برابري بكين يعني بقيت بلصدى بستوهاش لصدى سي يك نوع بالانس بيت هەلبەتە شو شتێک بەرهەمی خۆت بیکەیت و بیفرۆشیت قازانجەکەی بەڵام قانجازەکەی بەڵام نابێت اقتصاد تو زۆربەی لەسەر صادرات بێت ئەو وەختە اقتصاد تو بە وڵاتەکان دنیا بەسریایە ئەبیت وەکو چاینە ناکە بەڵام نزبەیە کە چەند زۆر بێت چەند باشە ئەمریکا دەتوانێت چی مەسەن ئێستا دەزاین ئەمریکا ناودارە بە فرۆشتنی سیارە ئۆتۆمبیل تیارە شتی گەورەکان بەڵام بڕۆ سەنعاتکاری بچووک کە هەموو خەڵکێک پێویستی پێیەتی چاینە لە هەر شوێنێک ببینی چاینە لە جلوبەرگەوە بگرێت تا شتی ناوماتە هەرشێکی چاینەیە ئەوجا ئەمریکا چۆن دەتوانێت ئەو ڕێژەیە بەرزکاتەوە ڕێژەی فرۆشتنی بەرهەمەکانی بەراورد لەگەڵ ئەوەدا کاچینە چونکە خۆ دەزانی ئەمریکا کە تۆ شتێک دروستکەی لە ئەمریکا خەرجەکەی زۆر ئەمریکا خۆی ئەو عینی شتە بە عینی مواسەفات لە وڵاتی تر بەنیو ئەو نرخە دەتوانێت بیکڕی ئەو ئەمریکان چۆن دەتوانێت منافسەی ئەو وڵاتە ئەمریکا منافسە ناکە لەم ناحیە اقتصاد ئەمریکا باقتصادێک نییە مەسا ئەم کاغەزە لە ئەمریکا دروستی ناکەن ئەمە بەکارت نایە ئەمە شتێکی گران دەرەچە لە ئەمریکا اقتصاد ئەمریکا پێڵێن پۆست ئیندەستریال ئێمە لە ئیندەستریال دەرچوین ئێستا اقتصاد ئەمریکا ها لەسەر تەکنۆلۆژی ئینۆڤیشن سرویس ئەم سێ اقتصاد يعني ئەمریکا ناڕۆت لەگەڵ دەتوانێت بکەینەوە کوردی ئینۆڤیشن يعني شتەکە دۆزینەوەی تازە بەڵێ ابتکار بەڵێ تەکنۆلۆژی قضايا تكنولوجيا وبالي ولقال سيرفيس اقتصاد سيرفيس خدمتي بالي سبين مثلا اقتصاد امريكا شركات دواء باشترين شركات دواء فايزر وميرك امريكيين باشترين شركات تكنولوجيا شركات نوت كم فرقك اقتصاديا لانه نفتك الولايات يترأتي بلا اما اورن سيرفيس يكن بالي لو لناحيه باريتيا بالي گۆدەر بینەرین دەنگی ئەمریکا ئەم رادیۆ کوردی دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن میوانداریە کاک ئازاد زەندی دەکەیش بۆ بەحسکردنا مەسەلەن ئابووری لە ئەمریکا سوپاس کاک ئازاد بۆ ئەم هەمووشیکردنەوەیە حەزەکەم باسی کورد بکەین لە ئەمریکا ئەو جا باسی کورد لە کوردستان بکەین و وەزع ئابووریەکەی یان هەندێکیکردنەوەم بدەیتێ کورد لە ئەمریکا وەزعیان چۆنە خراپن لە ڕووی ئابووریەوە أخوي يعني أرقام وعدد يكنية يكي بناحية علمي باسي بك لكن أوجتك خمان ملاحظة يكن أي بينين وضع يعني باشا شون باشا يعني شي باشا يعني بيني لناحية درس خوندن زياتريان درس يان خوندية من الله كانيان أجر خويا خوندية من الله كانيان شون أبو كولج أدين لناحية يعني زور كم عدد يان أوانك للسر ويلفير بون كداوي يارمتي بكن حكومتي بكن لم ناحية نبس كرد زياترين أقليات توانم بلهم أوانك الشرق الأوسط هاتنا للميدل إيست وضعيا باشا خرابنين يعني بلام إيشي بچوك دكان إيشي أو أنها إيشي بچوك كان إمام مثلا أنها كرد بليونير معنية شخصك بليونير بي مليونيرش معنية لأمريكا مليونير احتمال هي بالله شون يسمى مثلا شخصك يخاني بي لمكلينت بي مليونير إيتا إبراهيم خانوك هم يقرزة بس خانوكين توي لسر أو خانوة باركة لسر هم مليونير حسابك خوي مليونير چیه مليونير تو چنه پاره خرج کید تو اگه اگر انکامت $1 ملیون بید سالی ملیون بالا 1 ملیون نیم خرج کی یعنی پارت نیه انکامت کم بیاد کم خرج بکی پارت هی کم ابید مليونير من جاران وا بیرم دکردو نازم تا چندی راسته يعني بيناسي دولمنت لأمريكا أويا كتو قرضدار نبي قرض لسر نبي نا وانية لأمريكا قرض شتي خرابينية مثلا لا إيميل بياو أويا قرضدار نبي نا ليرة بياو أويا قرض زياد بي أم قرضت شيء أم قرضة خاصة لناحية الشركات زور باش بويان قيناك بلام كاكا عزتو بمن ذلك خانوية كم من خانوم هما خانوية كم قرضي بانك من السنة زيادة لنيو مليون قرض من السنة بوسي صال مانجيت دوري $2,800 يدم يا وقت الدولة ما دي شيء من أجر لو حالته شو الدولة ما ديكم آخرته زين شون الاقتصاد بس شيء كان أجي satisfaction تشنيك لو ما الله خوش حال يا خوش حال نيت خوش حال ما تساوي يك 2 مليون كت لو زيادة رزق قنجازت هنا بي أو يك باركش ايت بود باركي مالكت شنيك اكويتي تايت اوش ايت بود سيهمن لآخر صالكت تكسكت كما بيت يعني قنجازي هي ولا ناحية
فكري انه يعني بيس اوف مايند خانوكم هي التي دارش اما هموي يعني بنفت خانوه يعني بنفت بس تماشي او انك من 2 مليون قرزاره بس اولنيه يا اخي والله كمش نيه كاكا انا كميه لا اما اقتصاد امريكا لسه بناكر يعني لصدى بيس لاقتصاد امريكا هاوزنج بويا بسيادكم تشوك هالشي وي عبوري امريكا يعني سيستمي عبوري امريكا بوشي وي سيستم كي بس سر قرض يعني لسر استي كاس وكو ايما لسر استي كامباني لسر استي حكومتش بالي كاكا تقريبا 6 دقائق مان هذا باسي هريمي كردستان عراق بكين كهريمي كردستان عراق لروي ابوري وا خمان دبين كاس ناتواني انكاري وبكاكا وضعيكي باشا خلق الحمد لله شكر مثلا خانو مشكلة نية راستا بنا وشتوا هر هيا بلام كسيك بيستي بخانو هبي كمن مثلا خواردن جاران خلق زور زحمة خواردن يعني لسلمي زكي عند عدنا هجارة كان استا او كشي نية بيكاري رجاكي كم بوتوا بيكاري لأستي جيهان لأستي دروا رجاي بيكاري لهريمي كردستان اويش كما بلام كا لروي آبوري وسيرة كم لقال أو خلقنا قصدكين جار بجار لسر من بابتي آبوري قلي وده كان درين خلقي هريم نكهريم عراق هموي لسر حكومة درجي حكومة نوتي هيا بهاربها خلق هذا أم سيستمها شلون أخوة أما السيستم عراق وسيستمك همو شيء داس حكومته بس عراقني عراق وإيران وسعودية وخليج وهمو زيادة عراق وهريم كردستان بس عراق وهريم كردستان لبرخات اقتصادي يعني اقتصادك نوعا ما سوشيالست اقتصادك يعني سنترال بلانينج هموش تكل سنترال بلانينج اكيد لنا وندا ام سنترال بلانينج بو هندي ولات باشا وهندي ولات خراب مثلا يصير سوشيالست بكار امريكا نايت لامريكا زور باش والله بكار سويديت لسويد زور ناجح بو خلق زور لسويد زور خوش حالك لكردستان عراق يا لكردستان اموي بس كردستان عراق كين اي مشكله بالله مشكله قوراي النفط ابي كم اقتصادك حكمه دس بكيشي للنفتك دس بكيشي الاقتصاد كم بيدا بدس مردم والله ام كمان ابيت شي ابيت بالدراسه كريا بيت نيكن وكو تشيك ريبابليك لو كاتك درتشو الاقتصاد شيوعي يكسرت شو ناو بازار بيكن باقتصادي بازار شكار وزبز زور خاو بيكن وكو بولندا يعني اما يقدو دو هنا كلاسيك بولند شون بولندا زور باشو جراجوالي شو يعني او فساده مثلا او فساده كل روسيا يستهيا مافيا هي مافيا نفط هي مافيا شيء اما اللي برخات الزوب بيك شو دس يام بيكر لنظام اشتراكي سوشيالست شون بو نظام بازار سرمایه داری بازار لا عراق لكردستان ابي جراجوالي بي كم تدريجيا بدم بدس مردم كشي دتواني مردم خلقي وكو اساي كامباني دتواني ايشي نوت لا هريمي كردستان يعني العراق بري وبا اقر حكومتنا بي ناتواني شو ناتواني كاسيك شنو كاسيك انفستري تبي دباس اوان دبي او خلقانا شهر سيبري او حكومه بن او ده صلاه دار لا حكومه سيما باس نظام راس مالي كين سرمایه داری السرمایه داری امريكا حكومه بس ايشي اميه تاكس ورقرت استاجر من برسيار بكي باشترين ريقا بو عدالة لكردستان شيء يا العراق هموي شيء عدالة دروس بك او جابه بين باردار وفقير نمينيت او يك باري نفتك بيده بخلق باري نفتك بيده بخلق من جاري حساب مكر تابلت شن مانيك يعني هروا حسابي شلون يجي رف تقريبا كان نفر $600 ابي مانجي بو هر نفري اجيت يعني تو اگر عائله 4 نفرين ابي ماني $1200 بقول ماني باري نفتكي هموي بوتو ببيش تيك بكره بارك بالي بارك اي كار بدستان كار بس تاكس اما حكومه شيء تاكس ورقرت اذا بتاكسك زياده بلا نو اي شلون كاكي شلون خلق دوله شلون مسؤوله كانوا حسبه كانوا داران دوله من شلون شلون دوله من بس واقف خلقك شلون ام فاصله بين باردار وفقير من باسي صحبته ودل باسي ودكم ك من ناتو عن ميشكم تحملي وانا كعبير لو بكم نوتي هريمي كردستان يعني نوتي عراق بكوت دست كامبانيا كان بكوت دست كارتي تايبتوا هيش مشكله كنيه
هیچ مشکلێک نییە تو پارەکە کی ئیستا پارەکە کی ئیشەکە دەباتە ڕێ ئەیە مهمە ئەو ئێمە نەفتێکمان هەیە بی لە قانجازی بکەین چۆن پارەکە بە عەدالەت بگێتە دەستمەردم. من حەزەکەم بەس شتێک بڵێم ئەنەهو ئەمریکا دەوڵەمەندترین وڵاتە لە دنیا و باس نابەرابەری اقتصادیەکەات. عێراق وڵاتێکە فەقیرە، عێراق نەفتفرۆشە، نەفتفرۆش فەقیرە، نەفتفرۆش قەت پارەدار نییە، نەفتفرۆش قەت دەوڵەمەند نییە. ئەم پارە ئەبێت تەقسیم بکرێت بە عەدالەت، تەقسیم چۆن تەقسیمەکرێت بە عەدالەت. ئەبێت یەک نیشاندەری هەیە، ئیندەکسێک هەیە پێڵن جینی ئیستا مازان وەخت نەمایە بە یەک دقیقە شەرحێکم. جینی ناو شخصێکە ئیتالی ئەم نیشاندەرەی دروست کرد کە نیشانەدا چەندێک دەرامەد فەرقەکە لە بێن پارەدار و فەقیر. ئەم جینیە لە سفر دەسی پێکات تا یەک، هەرچەنی کەمتر بە سفر بیت باشترە، هەرچەنی دوور بی لە نزیک بە یەک بی ینی خراپە، ینی لە بینی سفر و یەکە چەند ژمارەترت هەیە؟ 0.123 تا 100 دانە هەیە. بەڵێ ئۆکێ 100 دانە هەیە. تۆ بۆ نمونە هەرێمی کوردستان لە چ شوێنی کادادنی؟ نازانم، نییە هیچ ئەمریکا 42 خراب نییە 42 لە گشتی خراپتر نییە سفر، لە گشتی خراپتر 0 پوینت لە هەمویان باشتر لە دنیا سویسرەیە، نۆرویجە پوینت وابزان 3 ئەی خراپتر ئەوانەی کە گشتی خراپتر یەک دەبن. ساوث ئەفریقا 0.7 يعني تقريبا 0.7 او يعني بعدالتي زور هي لو وڵاتە. ئەبێت خەڵک داوا بکە لە حکومەتی هەرێمی کوردستان ئێمە کاکە پێمان بڵێ ئەم جینیە چەندە شمارەکەمان تا بزانین فەرق بین پارەدار و فەقیر چەندە، ئەو پارەکە هەمان هەیە چێنێکی بوو پارەدار چیە، چێنێ بوو فەقیر چیە، چێنێ تەقسیم عادلانە کریایە. ئەم جینی ئەبێ مانی جارێ لە ئەمریکا باسیەکەن بۆ لە کوردستان نییە. ئەبێ لە کوردستان مانگە جارێک گشت مانگێ یەک لە مان بزانێت چێنێک بێکاری هەیە، چێنێک گرانی هەیە ئینفلیشن ڕیت و چێنێ جینی، ئەمە یەکی مقارنەی بکەیت لەگەڵ وڵاتەکە هاوساکانت. باشە کاک ئازاد، ئێمە دقەیەکمان ماوە و لە بەرنامەکەمان بەوە دەست پێ کرد کە بۆشایەتی نێوان دەوڵەمەندەکانی ئەمریکا و هەژارەکانیان چینەکانی دیکەی ئەمریکا. ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین عینی شێوە خەڵک باسەوە کە دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر دەبن، هەژارەکان شەجارتر دەبن. تا چۆنشی دەکەیتەوە بە دقەیەک تکایە چکە وەختەکەمان نەما بەخوا لەبەر خاطر ئینکەم تەکس. ئێستا باس سویدمان کرد و باس سویسرەمان کرد. سویسرە پێش ئەوە تەکس بدەی جینیکەت 57 زۆر فەرقە، یعنی زۆر ناعەدالەتی هەیە، بەڵام تەکس حکومەت تەکس زۆر وەرەگرێ لە پارەدارەکان ئەیتێتە سەر سی. یەک نوع عەدالەت دروستەکە کە باشترین عەدالەت لە دنیا. حکومەت باش لە خەڵک وەرگری تاکس لە خەڵکەوە ئەوانە کە پارەداران بێ پارێ زیاتریان لێ وەربگری، هیچ ڕێگەی ترت نییە. ئەمە سەرۆک ئۆباما ئەمە 5 ساڵە هەوارەکەت ئەڵێت ئەمە اقتصادەکە ئەمەیە، ڕێگەی ترمان نییە. ئەو کە پارەدارە پێویستی نییە تو زیاتر تەکسی پێ بدەیت، برێکی پێ بدەیت، تەکس زیاتر وەربگری. ئەوان کە فەقیرن تەکس وەرنەگرێلیان تا 50,000 کەس تەکس نەدات. یان لە بەو شێوەیە ڕێگەی تر نییە، هەر بەو شێوەتە زۆر بەجێ کاکە ئازاد وەختمان نەما زۆر سپاس دەکەم بۆ ئەمیدەوارم لە داهاتوودا فرسەتی ترمان هەبێ باسی ئەوە بکەین بۆ ئاگادار شەر دوێنێ لە شوێنێکا بووم پرسیار لە من کرا ئێوەی کورد تاکس ئەدەن یان پرسیارەکە چەند تاکس دەدەن؟ گوتم بەخوا 0 تاکس دەدەین حکومەت. زۆر سپاس بە بینەر و گۆدارندەی ئەمریکا بێ چەندێنتینە دوماهەیە بەرنامە ئەموو سیاست هەتا جارێکەدی هەر دگەینەی کارچاو دبختەوە بن.